لەبارەی ڤیددیۆ کلیپی خونچەی بەهاران من گفتوگۆ دەکەم لەگەڵ هونەرمەند لوقمان سەلیم. کاک لوقمان ئەم کاتت باش بەخێر بێت خۆشحاڵم لێر گفتوگۆ دەکەین. زۆر سپاس بۆ ئێوە هیوادارمە سەرکەوتوو پیرۆزبای ئەم بەرهەمە تازەیشت لێ دەکەم بێگومان هەر بەرهەمێک کە بڵاوی دەکەیەوە جێگەی خۆی دەگرێت و تایبەتە. زۆر سپاس دەکەم دارێککە سپاس بۆ نزەنامتان و سپاس بۆ زوم. سەرتا پێم خۆشە باسێکی ئەم ڤیددیۆ کلیپەمان بۆ بکەیت و چۆن بۆ بیرۆکەی خونچەی بەهاران بۆی دروستی بکەیت. زۆر سپاس هەڵبەت تۆ سەرەتاکە شتێکت باس کرد. خونچەی بەهاران تقریبا 1-2 ساڵە ئەم ئیشەمان کردەوە بەڕاستی و ئاوازەکە ئەتوانم بڵێم 1-2 ساڵە دامناوە. لەگەڵ برادرانم لە گروپی پاییز لێرەوە بە سوپاسەوە سوپاسیانەکەم بەڕاستی. پێم خۆشە یەک ناویشان بێنم، کاک خەلیل عەبدوڵڵا، کاک نەژاد بەرزنجی، کاک لاوگ لەتیف، کاک جوان قەراخی کە لە کلیپەکە بەشدار بوون و لەسەر و هەمویانەوە هاوڕێی بەڕێزم کاک بڵند قەراخی کە میکس و ماسترینگ و ڕیکۆردی بەرهەمەکە ئەو کردوێتی و تقریبا هەمووی 1-2 مانگە بەڕاستی لە دوای ئەوەی کە لە ڕابردووە ئەم بیرۆکەی ئەم ئاوازە لای من گەڵاڵە بوو تا فترەیەکی زۆر دامنا و لەم ئاخیرانە لە 1-2 مانگی ڕابردووە پێمان باش بوو لەگەڵ کاک بڵندا بۆ ئیشی تیان نەکەین و تۆماری نەکەین. بەسپاسەوە ئەو موسیقی جوانی بۆ دانا و ئەرەنجێکی جوانی بۆ کرد. باشە دەستان خۆش بێت. باشە کاک لوقمان بەرهەمهێنانی گۆرانیەک چۆن کاتی دەوێت؟ وڵا کاتی ئەوێ لە ڕووی کاتەوەیە لە ڕووی مادیەوە لە هەردوو ڕۆکە بۆ هەردوو ڕۆکە هەم لە ڕووی مادی و تێچوی هەیە بەڕاستی و لە ڕووی کاتیشەوە بمان و نەمانەوە کاتی هەیە کاتی ئەوێ بۆ هەم بۆ تۆمارکردن هەم کاتێک کە تۆ لەگەڵ هاوڕێیانی موزیسیانە دائانیشی ئانی ئەمە بەجارێک و دوانوسیان بەڕاستی کارەکە تەواو نابێ بێت جوان گەڵاڵێکی جوان ئیشی لەسەرکەی ئەو کاتە تۆ کەزانیت ئامادەی بۆ ڕێکۆردکردنی ئیشەکە و ئەبێ دەنگیشت لەبار بێ و دەنگیشت باش بێ و نەخۆش نەبی بەڕاستی و بزانم دربوو سەرما و ئەوانە تەسیری تێ نەکرد بێت دەبرەوەی گۆرانی بێژ هەموو ئیشەکەی بەڕاستی بەمەیە تخوا نەکردەکە حساسیەتی حاڵەتێ بێت تۆ مەجبور ئەبێ ئیشەکە تاخیرێکی دوای خەی ئیتر هەر بۆیە کاتی ئەوێ بەڵام ئەوەی کە جێگەی خۆشحاڵی ئێمە کاتێک کە دەستمان کرد بەم ئیشە هەموو شتەکان بەباشی هاتە بەردەمان و کارەکانمان بە جوانی بەڕێک. زۆر باشە کاک لوقمان وەک دەزانی کە گۆرانیەکانی جەنابەت زیاتر شێوەیەکی کوردانی ڕەسەنیان هەیە بەڵام ئەوەی کەس پێ دەکرێت لە نێو کووردا ئەمە بەرەو کاڵبوونەوە دەچێت بۆ چوونی بەڕێستان چێ لەسەر ئەمە؟ سوپاس دێکان خان هەڵبەت من دیارە ئەوە زۆرێک لە دۆستان و خۆشەویستانی خۆشم و زۆرێک لەوانی کە هاوڕان لەگە قسەی جەنابتە چ لە موزیسیانەکان چ مامۆستاکانی مۆسیقا ئەو ڕایان هەیە بەڕاستی دیارە ئەوە گەورەی خۆیان و من لێرەوە دووبارە سوپاسیانەکەم. من بۆ خۆم حەزم کردووە هەمیشە لەو چوارچێوە ڕەسەنایەتی لانێ ئێمە زۆر لێرە و لەوێ جۆمان لە گۆرانی غەیری خۆمانە لە تورێک لە فارس لە عەرەبیانی بەداخەوە کە جارجارە لێرە و لەوێشدا ناو بازێک لە هونەربەندەکان یان کەڤەری ئەم ئیشانە ئەکەنەوە مەسەڵەن بە ئەمە تورکی ئەمە فارسی ئەمە عەرەبیە جارێک کە ئێنەوە بەژووی ئێمەیە بەڕێی من باشترەکە من ئەوم پێخۆشەکە بە زمانی داکی خۆم بەڕاستی هەم گۆرانیەکە بە جوانی بچڕم و هەم ئاوازەکەشم بەڕاستی ئاوازێکی هەڵقوڵاوی جغرافیای وڵاتەکەی خۆم بێ یان تەواو کوردی بێ یان ڕەسەنایەتی پێوە دیار بێ هەر بۆیە لە چوارچێوەیە من تا ئێستا سوپاس بخوا کە ئەو شانەی کردومە توانیومە ئەو لایەنە بەپارێزم. باشە کاک لوقمان دەنگی بەڕێستان بۆ مەقام گوتن لە ئاستێکی بەرزدایە ولا ئەوەی کاسیش پێ دەکرێت لە زۆربەی گۆرانیەکانتە مەقام دەڵێن چی بکرێت بۆ ئەوەی کە لە نێو نەوەکانی کووردە بۆ نەوەکانی داهاتوش ئەمە هەر بە زیندوی بمێنێتەوە لە بەرەوەی زۆربەی گەنجەکانی ئێستا لەسەر شێوازی مەقام گۆرانی ناڵێن؟ خۆی هەموو ئەساسی گۆرانیەک و هەموو ئەساسی میلۆدیەک یا هەموو ئەساسی مۆسیقایەک ئەساسەکەی مقامە کاتێک کە تۆ گۆرانێک دائانەی
تۆ لەسەر مقامێک بەڕاستی گۆرانەکە دائەنێ بەداخەوە لە سلێمانی بە تایبەت بنکەیەشی ڕسمیمان نییە بۆ نمونە ئێستا لە کەرکوو یەک دوو شوێنمان هەیە وەکو ناوەندی عەلیمەردان وەکو تەکیی تاڵەبانی کە ئەمە لە تێر زەمانەوە ئەو فێرخوازانە چون لێ مەسەلەن لە ڕێی مامۆستاکانەوە فێری ئەلفوبێی مقامات بوون بەداخەوە لای ئێمە ئێستا زۆرێک لە موزیسیانەکان بە جودی خۆیان با بڵین فێرگەیان داناوە خوێندکارەکان یا قوتابیەکان هێنن مەسەلەن فێری مۆسیقایان نەکەن و لەپاڵ ئەوەشە هەیە مەسەلەن خۆی خولای مقامی تایە فێری مقاماتیانەکەن ئەمە بە خۆی شتێکی تا بڵی باشە بۆ لەبەرەوەی تۆ یەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایی دووەم کوردی سێهەم مقامێکیش بەڕاستی بەشێکی دانەبراوە لە ملەتی کورد بۆیە هەر لە دێر زەمانەوە کورد بەداخەوە بە ئەنواع نەهامەتی و ناخۆشی و ئەمانەیە ڕۆشتووە بۆیە مەقام و لاوانەوە هەر لە دایکمانەوە کە لای بۆ کردوین بۆ بە بەشێک لە کللتوری ئێمە هەر بۆیە منوەکو خۆم وەکو پێویست ینی زیاد لە حەد هۆگری مقامات و دنیای مقاماتم و لە زۆربەی بەرهەمەکانیشمە ئەگەر بە کۆپلەیەکی بچووکش بێ بەشداریم پێ کردووە بە حەقیقەت بۆیە من هیواخوازم گەنجەکانی ئەمڕۆ بەدەل لەوەی کە دوای موزیکی مدرێنەکەونیان ئەم یان بە جۆرە لە جۆرەکان ئەو نەوعە شەپۆپ و با بڵین غەربیانش کە ئیشی لەسەرەکەن بەڵام هەلانی کەم بتوان مقامات فەرامۆژ نەکەن و بەشێکی تەرخان کرد بەڕاستی بۆ باشکار لوقمان ئێوە تاکو ئێستاش لە ڤیددیۆکلیپەکانتان پابندن بە کەشە کوردیەکە ئەمە تا چەند گرنگە لە نێو ڤیددیۆکلیپەکاندا ئەم کەشە کوردی هەبێت وڵای تا بەڕێی من هەر کەسە خۆی ئازادە هەر هونەرمەندە و بە بۆچوونی خۆی وە بە شێواز و ستایلی خۆی ئیش دەکات هەڵبە شێواز و ستایلی من تا ئێستا وا بۆ بەڕاستی وە پێشمانیە لابم لە شێوازە من وەکو ئاماژەم پێەیە کە حەزم لە ڕەسەنایەتیە و حەزش دەکەم بەڕاستی ڕەنگانەوەی ئەو سیما کوردیە لە ئیشەکانمان هەبێ و لە ئاوازەکانە هەبێ و تەنانەت لە شێوازی وێنەگرتنی شاکاتێک کە وێنەی بەرهەمەکەم ئەژیرێ لەو دابوونەریت و ئەجوا کوردیە لانەیە باشە کاک لوقمان تا چەند لەگەڵەوەی کە لە بوو بڵاوکردنەوەی گۆرانیەک ڤیددیۆ کلیپ گرنگە ئەتوان بڵم بۆ ئێستا گرنگە لەوانەیە من لە ساڵانی ڕابردووە ڕێئیشکەم هەبوو ئەمود گۆرانی کە خۆی خۆش بوو کە میلۆدی خۆی جوان بوو کە شعر خۆی جوان بوو خۆی بە جۆرە لە جۆرەکان ئەچێتە لای خەڵک بەڵام ئێستا سوۆشال میدیا کارێکی کردو بەڕاستی یعنی خەڵک داوای زیاتر ئەکا ینی داوای زیاترەکە زیاتر حەزەکاشت ببینی حەزەکە مەسەلەن بە جۆرە لە جۆرەکان زووتر ئەو شتێ بێتە بەردەمی لەوانەیە تااقەتی نەبێت دانیشێ تراک بگەڕێ بە دوای گۆرانێکایە تخۆوەکو لە شوێنی کەش ئاماژەم پیاوە ئێستا سیری باویماوە لە متاش باویما مەسەرەن واخەری کە بلوتوسیش باوی نامێنێ ینی شتەکان وا سەریع هات وا سەری ئێتە پێشەوە بۆ ئەمڕۆ بەڕێی من ڤیددیۆ کلیپ پێویستە زۆر باشە بە کۆتا پرسیارەوە بێ کە ئێستا دەوەک دەزانین کە ژماری کۆنسێرتەکان کەمی کردو و ژماری لایڤ میوزیکەکان زیادی کردووە بەڕای تۆ پێ دوایە کە لایڤ میوزیک بتوانێت جێگای کۆنسێرت بگرێتەوە؟ نەخێر بەی شێوەیەک کۆنسێرت تەخسێکی تایبەتی خۆی هەیە و کۆنسێرت بە جۆرێک لە جۆرەکان کارێکی دەسە جەمعی جوانە و پرۆڤە و موزیکی جوانی بۆ دائەنرێ و خەڵکی دیاری کراو و بە تایبەتیت بۆ بیدینی کۆنسێرتەکەت بەڕاستی لای موزیک شتێکی ڕۆژانەیە و شتێکە چۆنەڵی کات بەسەربردن بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی کرد باشە بە بۆچووی تۆ بۆچی ئەم کۆنسێرتانە کەمی کردووە ئەوە شت لەوانەیە بۆ کارەکەر ئەو لایڤ میوزیکانە نییە کە زیاتر خەڵک ڕادەکێشێ بەلای خۆیدا زانی چۆنە دەکان خان خەڵکیش مەشغوڵە خەڵکیش هیلاکە خەڵکیش سەری قاڵە خەڵکی سوزانم ینی خۆ لەوانەیە تا ڕادەیەک لە سلێمانی ئەو ئەجواء زۆر فراهەم کراوە بۆ خەڵک گیانی لێرە و لەوێ ئەمە ئەبیلی مەسەرەن هەر کۆنسێر بەشی خۆی ئەکرێ و بەشی خۆی سیرەکەی مەسەرەن هۆڵەکان کاتێککە کۆنسێر دەکرێت جمعیانێ ینی خۆ خەڵک تینووە بەڕاستی خەڵک حەزەکات دانیشێت گوێ لە
بەرهەمی هونەرمەندێ بکرێت لە کۆنسێرتێکا لەبەرەوەی تۆ چەند گۆرانیەک و چەند بەرهەمێک بە جوانی ئامادەسازی بۆ کرێت بەڵام لە لایڤە شتێکە سەتحیە ینی لەگەڵ ئامێرەکە دوو ئامێرە شتەکە زۆر فەنی نییە شتەکە هەر ئەوەیە ئەو شەوە چەند ئیشێکرێت و لە کۆڵەکرێتەوە باشە کاک لوقمان هیچ شوێنێکمان هەیە بۆ بەرهەمهێنانی کاری هوەری لە نێو سلێمانیدا و بەگشتی لە نێو کوردستاندا هاوکاری بکرێت لە ڕووی مادیەوە هیچ شوێن و پاڵپشتێک هەیە تا ئێستا نا بەڵام خۆشبەختانە من بۆی هەبیرم نەچێ کە من سپۆنسەری ئەم ئیشم ئەنیستۆتی داکۆ بۆ کولتور و هونەر کە سوپاسیانەکەم سەپۆرتی ئەم کارەیان کردم هەر ئەوەشیان پێڕاگەیانم کە لە ئایندەیە دوێکی باش ئەکەنەوە و هەموو ئاجیزەیەکی بۆ ئێهێنن لە دەرەوەی وڵات وە بتوانن هونەرمەندان چیتر پەلان نەبەر بۆ ئەستۆدیۆ ئەهلیەکان بە پارەیەکی زۆریان چوزانم ئەگەر کارەکان داری وە هەیە ناپرۆفشناڵانش بەڕاستی ئەڕات بڕێەوە بەڵام ئەوان هەوڵی ئەویان ناوە ئەو ئەنیستۆتە کە لەمە لا هەوڵ بن ئەو شوێنەدا بین کرێکە هونەرمەندان بەگشتی نەکەس دەمانی هەموو هەرێمی کوردستان تەنانەت ئەگەر هونەرمەندانی هەر چوار پارچش ئیسفادە لەو ئەستۆدیۆ بکەن لە ئایندەیە. کاک لوقمان سوپاس بۆ ئامادەبوونت پێم خۆش بوو کاتی بەرنامەکەمان زیاتر بە بۆی زیاتر لەگەڵ جەنابەت گفتوگۆی زیاتر بکەم سوپاس بۆ ئامادەبوونت و بۆ ئەو بەرهەمە جوانەت. من زۆر سوپاس بۆ ئێوە جارێکیکە من یەکشتم بیر چوو ئەگەر ئیجازەم بی ئێمە هەموو کارێکی هونەری بەڕاستی بێ سپۆنسەر نابێ و بۆیە من لێرە و تەژێئی زۆربەی ئەو کەرتە تایبەت و کۆمپانیانە ئەەکەم کە سەرمایه‌گوزاری ئەەکەن پێم خۆشە کە بەڕاستی هونەری وڵاتەکەیان فەرامۆژ نەکەن و بتوانن لەبەرەوەی هونەر چ بە فیلم چ بە سینەما چ بە شانۆ چ بە موزیک و گۆرانی دواتر بۆ خزمەتی هونەری کوردی و دواتر بۆ خزمەتی میلەتی کووردا بۆیە ینی هیوادارم بە جۆیە لە جۆرەکان بتوانن سەپۆرتی ئەو هونەرمەندانە بکەن کە کارێکی هونەریان هەیە کە بتوانن ئەوانش شان بەشانی وڵاتانی دنیا هونەرەکان بەرەو پێشبەرن و بۆ زیاتر خزمەتکردنی شەخانی هونەری کورد. بێگومان هیوادارین و جۆرە کەسانەوە بەرهەمهێنەرانە زۆرەوەی بۆ یارمەتی خەڵکیش بدەن. زۆر سپاس بۆ بەخێر بێت. سپاسانە.